دەریاچەی ورمێ ئێستا وەک بیابانی عەرعەرە. گەورەترین دەریاچەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران، گەورەترین دەریاچەی سوێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، شەشەمین دەریاچەی سوێری جیهان خەریکا وشک دەبێت. دیمەنەکانی دەریاچەکە شۆکهێنەرن. زۆرینەی وەک ئەوەیە هەرگیز تەڕایی تێدا نەبوو بێت. وشکبوونی دەریاچەکە مانشێتی ڕۆژنامەکانە. بەرپرسانی حکوومەت لە ناوچەکە بە بێباک دەزان و وشکبوونی دەخەنە ئەستۆیان. سومەی ڕەفیعی سەرۆکی فراکسیۆنی ژینگە لە پەرلەمانی ئێران دەڵێت لە سەدا 85 هۆکاری وشکبوونی دەریاچەکە مرۆییە. ئەو دەڵێت زۆر جار باس لە وشکە ساڵی دەکرێت، بەڵام لە سەدا 15 هۆکاری لە ناوچوونی دەریاچەکە بەهۆی گۆڕانی ئاوهەواوەیە. ئارەزوو ئەشرەفی زادە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پاراستن و نۆژەنکردنەوەی دەریاچەکە لە ڕێکخراوی پاراستنی ژینگەی ئێران دەڵێت پێویستە هەموو ساڵێک لایەنی کەم زیاتر لە ملیارێک مەتر چوارگۆشە ئاوبڕژێتانی و دەریاچەی ورمێوە بە پێچەوانەوە زیاتر وشک دەبێت. مێژوو جوگرافیای دەریاچەی ورمێ. نەوی دەریاچەکە لە پارێزگای ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە وەرگیراوە. دەکەوێتە نێوان ورمێ و تەبرێزەوە. لەسەر ئاستی جیهان لە ڕیزبەندی 25 گەورەترین دەریاچەکاندایە لە ڕووی ڕووبەرەوە. لە سەردەمی میتانەکاندا پێی وتراوە ماتای. بە درێژایی مێژوو دانیشتوانی دەوروبەری دەریاچەی ورمێ کورد بوون، بەڵام ئێستا ئازەریە هاوردەکراوەکان ژمارەیان لە کورد زیاترە. لە دەوروبەری دەریاچەکەدا نزیکەی 62 جۆر بەکتریا، 311 جۆر گژوگیا، 226 جۆر باڵندە، 27 جۆر گیانەوەر دەژین. نزیکەی 100 دوورگەی هەیە. لەلایەن یونسکۆوە وەک دەریاچەیەکی مێژوویی و میراسێکی جیهانی ناسراوە. بەهۆی سوێری لە ڕادەبەدەری ئاوەکەی هیچ ماسێکی تێدا ناژی، تەنیا گیانەوەرێکی تێدا دەژی کە سەخت پێستی پێدەگوترێ و ئەویش خۆراکی باڵندەکانە. پێشتر 51,876 کیلۆمەتر چوارگۆشە ئاوی گلدەدایەوە. نزیکەی 60 چەم و ڕووبار دەڕژێنە ناو دەریاچەکەوە کە لە چیاکانی کوردستانەوە هەڵدەقڵێت. بەنداوی گرنگی بۆکان سەرچاوەیەکی گرنگی ئاوی دەریاچەی ورمێیە. لە ساڵانی 2000ەوە دەریاچەکە بەرەو وشکبوون دەچێت. زیانەکانی لە ناوچوونی دەریاچەکە. دیارترین ئەو مەترسیانەی لە لای ژینگە پارێزان دروست بووە ئەمانن. کەشوهەوای فێنکی ناوچەکە دەگۆڕێت بۆ گەرمیەکی لە ڕادەبەدەر. بەهۆی زۆری ڕێژەی خوێ لە دەریاچەکە زریانی خوێ زیانێکی زۆر بە ناوچەکە دەگەیەنێت. پرۆژەکان بۆ ڕزگارکردنی دەریاچەکە. ژمارەیەک پرۆژە بۆ ڕزگارکردنی دەریاچەکە پێشکەش بە بەرپرسانی ئێران کراون. یەکێک لە پرۆژەکان هێنانی بەشێک لە ئاوی ڕووباری ئەرەسا لەسەر سنووری ئازربایجان کە دەڕژێتە دەریای قەزوینەوە. پرۆژەیەکی دیکە سوودوەرگرتنە لە ڕووبار و سەرچاوە ئاویەکانی شاری پیرانشار. هێنانی بەشێک لە ئاوی دەریاچەی قەزوین بۆ دەریاچەی ورمێژ بەشێکی دیکە لە پرۆژەکانە. بەڵام حکوومەت تاوەکو ئێستا هیچ پرۆژەیەکی جێبەجێ نەکردووە. ئەگەر حکوومەت بەتەنگ وشکبوونی دەریاچەکەوە نەچێت، پێدەچێت لە داهاتوودا ئەو دەریاچە بەناوبانگەی کوردستان ببێتە یادەوەریەک بۆ نەوەکانی داهاتوو.